کاتتان جوان و ئینشاڵڵا تەمەنایەوەکەم کە بتوانین کارێکی جوان و فیلمێکی سینمای پرۆفشناڵی کوردی بتوانین دروستکەین. خۆشحاڵم لەبەرەوە کە ساحەبی ڕۆمانەکە خۆیان افتتاح فیلمەکە بۆم بۆ خەڵکێکی و تەلەڤیزیۆنەکان و هەمویان ئینشەڵا کە سەرکەوتوو بێ ئفتتاحێکی باشمان بوو ئینشەڵا کە اختتامێک و تەواوکردنی شەکەش هەروە باش بێت و بزانینە ماوە چیمان لێ دێ. ژانی گەلن ژانی گەلن ژانی گەلن